ئەم پیاوە بەڕێزە بەم سایرە جوانی خۆیەوە پێشکەشی کرد بە غەزە و بە برسیەکانی غەزە. قسەی خۆش بۆ گەڕم ئەمڕۆ لە پەیجەکەی خۆم زیاتر لە سینا من بواتەوە مامەسا ئێمە حەزەکەین و سایرە بکڕین بۆی پارەی ئێمە بڕوا بۆ غەزای تراکفلایتێک کۆڕاوە سابووم مرد مناڵێک تۆزە هەر تقریبان خەرگە گەورە بوو وتی تخوا مامەسا عیب نییە 250 دینار تازە ئاوێکم فرۆشتۆ بدەمێ بیخەیتە ناو ئەوە وتم ئەوم بەرەم نیشتەی کەیتیە خەم لەبەر دڵە جوانەکەی تۆ. باسیەم بۆ کەم هەوڵاتیە چۆن بوو هاتە لای ئێوە کە بڕیاری ئەوەی دابوو ئەم ئۆتۆمبیلە ببەخشێ بە غەزە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا تۆ بەخێر بێ ڕێزم بۆ پەیجەکەتان بۆ خۆشەویستان و بۆ عەزیزان و بۆ بینەرانمان. پێش ئەوەی هیچ قسەیە بکەم حەزەکەم من دوعا بکەم تۆش بڵێ ئامین. باشە؟ ئێستا وەڵام ئامین. خوای گیان ڕەحم بە ئەهلی ئەم کوردستانە هەمووی بکەی. یا ڕەبی خوایە خێرەکانیان بکەیتە سەدەقە سەری مناڵەکانیان، سایەقە سەری خۆیان، کەفارەتی گوناهەکانیان، سەدەقەی جاری ڕۆحی مردووەکانیان، باشترین میلەت، چاکترین گەل، چاکترین میلەتێک کە شانازی پێ بکرێت. بەشی خۆمان ئەم لاولاو دنیامان کردووە، چاکترین گەلی سەر ئەم ئەرزە ئەم کوردە جوانی خۆمانە. سەبارەت بەم سیارە ئەمە یەکێکە لە خەیراتەکان، یەکێکە لە شتە جوانەکان. ئەم پیاوە بەڕێزە بەم سیارە جوانی خۆیەوە پێشکەشی کرد بە غەزە و بە برسیەکانی غەزە. لە غەزەش ئێمە دەیان پرۆژەمان هەیە، جا ئیتر لە شیری مناڵۆ بیگرە تا بیری ئاو، لە شیر بۆ بیر هەمووی حازرە و لە سەرەتاوە ئێمە ئەوە بوونانەوەمانداناوە زۆر پرۆژەی کەمان هەیە لە سەلەی خواردن و حتا ئەم خواردنە کە ئێستا نیسکێنە ئەم ئاردە کە ئێستا ئیتر حاجەی بکەڵێم ماسەی ئەوان بریتە لە ئارد و لە شیر بۆ مناڵەکان. قسەی خۆش بۆ گەڕم ئەمڕۆ لە پەیجەکەی خۆم زیاتر لە سینا من بواتەوە مامەسا ئێمە حەزەکەین و سایرە بکڕین بۆی پارەی ئێمە بڕوا بۆ غەزە. وتمەوە لیژنەیەکە و ئینشاءڵڵا بە ئاگاداری ساحێبەکەشی پشت بەخوای گەورە ئەفرۆشرێ و ئەخرێتە ئەو شتێک کە خۆی بەدڵێتی. مامۆستا لە مێژووی چەند ساڵی کارکردن لە بواری ڕێکخراوی خێرخوازیدا تا ئێستا هاوشەوی ئەوە هەبووە هاوڵاتیەک بێ ئۆتۆمبیل ببەخشێت؟ سوپاس بۆ خوای گەورە شتی زۆر بووە بەس ڕێگاوە بە شێوازی سیارە و بەم شێوازی کە هێناوێتی بۆ غەزە ئەمە یەکەم جارە و ئیگینا لە مەبلەغەکان حتا 3-4 ڕۆژ لەمەوە پێش هەر ئەو وەسڵی کە پیشانم ما ئەوی سوپاس بۆ خوای گەورە کاریگەری زۆریە بوو کە بۆ یەکەم جار خێرخوازێکی بەڕێز 5 دەفتەری هێنا. ئەم 5 دەفتەرە تەشجیعێکی زۆر بوو بۆ خێرخوازەکان. من یە قاعیدەم بۆ ئەم خەڵکە خۆشەویستە و خێرخوازانی خۆمان داناوە و فعلا هاتوویشە. تومە لە 250 دینارۆ ئێمەی خێنە سەر ئەم چاوانە تا چ مەبلەغێک ئێوە پێتان خۆشە. لای تراکفلایتێک کۆڕاوە سابووم مرد مناڵێک تۆزە هەر تقریبان خەرگە گەورە بوو وتی تخوا مامەسا عیب نییە 250 دینار تازە ئاوێکم فرۆشتۆ بدەمێ بیخەیتە ناو ئەوە. وتم ئەوم بەرەم نیشتەی کەیتیە خەم لەبەر دڵە جوانەکەی تۆ. جا لەبەر ئەوە مووقفی ئەم خەڵکی ئێمە زۆر جوانە. ئەکرێ باسی ئەو میکانیزمەوەکی بە چ ڕێگەیەک دەگەێنرێتە غەزە؟ من بە یەک قسە جواب بدەیەمەوە غەزە خۆیان جوابیان داوە نەیان و کاک فلانە کەس ئەوە تا ئێمە پێمانەگا ئەگەر فەردە ئاردێک ببێ بە یەک دەفتەر ئێمە سوپاس بۆ خوای گەورە خاوەنی گەلێکین، خاوەنی کوردێکین، خاوەنی خێرخوازانێکین ببێ بە 10 دەفتەریش ئێمە فەردە ئاردی خۆمانە دەکڕین و میکانیزم و شێوازی خۆی هەیە کە ئاگا بەو برا مسلمانانەمان لە غەزە. بۆیە ئێمە بە هەموو شێوازێک ئەلحەمدولیلا ئەوە زیاتر لە 22 وەجبەی جوانی ئەم کوردستان و نیشتیمانە شیرینەی ئێمە گەشتۆ بەدەستی خوشک و براکانمان لە غەزە و هەمووی دوعای خێرمان بۆکەن. یعنی کیلۆی کوولەکە لە فترەیەکە بوو بە 15 دلار هەرەمان کڕی، تەماتە زۆر گران بوو هەر کردمان. هیچ کاتێک قاتی نییە و شت هەیە بەڵام بە مەبلەغی زۆر گران و ئێمە شانمان ناوەتە بەری. سوپاس بۆ خوای گەورە. مامۆستا تا ئێستا کەمترین بڕی پارە و زۆرترین بڕی پارە چەند بووە کە بەخشراوێ بۆ غەزە؟ سوپاس بۆ خوای گەورە لە 250 دینارۆ هەمانە تا بڕی زۆر گەورە و بڕی زۆر هەر وەسڵەکانتان بینی. ئەو وەسڵی کە من یەکەم ڕۆژ پیشانمە 5 دەفتەر و زیاتر ئەلحەمدولیلا خەڵکی ئێمە سوپاس بۆ خوای گەورە. ئێستا ئەمڕۆ لە خاریجەوە دەیان گەنج کە ئەم گەنجانە ڕۆحی ئیمان و دینداریەکەیان بۆیە من هەموو جارێک ئەڵێم توخوا کەس قسە بە میلەتی کوردە نەڵێ چاکترین میلەتین. گەنجێکی جواناتە بوو زۆر ڕووی نەهات هەموو گیانی تاتۆ و تەرتیباتات بوو کوڕەوتم وەرە بە قوربانی ئەو دڵە بم تۆ گوڵی تۆ پاکی تۆ ڕۆحەکە و جوانە. ئەمڕۆ لە ڕائسە لە ڕانیە هاتمەوانێ کەسانێکی لێبوو هەر لە دەرگاوە وتی بەخوات خوا عەفوم کەن جگەرە خۆرم بۆنی جگەرەکەمێ. وتم تۆ بۆنی خۆت خۆشە برا شیرینەکەم. بۆیە سوپاس بۆ خوای گەورە لە دەرەوە لە ناوە ئەم پرۆژە جوانانەی ڕابطەی مرۆیی تەبەنی ئەکرێ مەرگی برسی
ناسیەکان ئازاری غەزە وای لەو خەڵکە کرد ئەم موچەیە بژانەوەیەکی دروست کرد پێش موچەکەش هەموو خەڵگەر بەدەمانەوە بوون سوپاس بۆ خۆی گەورە یعنی حتا من دڵخۆشیێک بم بە تۆ پرسیاری ئەو قوتوانە کرد خوا بیانە مامەد لەگیان ئەم قوتوانەی کە لێت پرسیمت مامۆستا ئەمە چییە؟ مامۆستا ئەم قوتووە گۆشتە ئەگەر ئێستا بۆ نمونە بە چەند ڕۆژ بە مودەی چەندێکەمە ئەگاتە خەڵکی غەزە با من بۆت باسکەم ئەم قوتووە گۆشتە بۆ یەکەم جار لە کوردستانە ئێمە تەبەنیمان کرد وتمان ڕابیتەی مرۆیی ئەم قوربانیانە چۆن بگەنینە غەزە بە دڵنیایی و بە گۆشتی هەر ئەڕزەیە بە هەرچێکی لێ بکەی هەر ناگا بۆیە پەنامان بردە بەر ئوسترالیا بە هەرزانترین نرخ ئوسترالیا خۆ دەزانی لە نیوزلەندا کڕیمە لە نیوزلەندا و لە ئوسترالیا ئاژەڵ و حیوان زۆر ئەرزانە لەوێ کڕیمان و لەوێ تەعبیئەمان کرد و لەوێ بە قوتوبەندمان کرد ئەمە تا 4 ساڵ تێک ناچێ ئەم گۆشتە ئەگە حەزی لێ بۆ شیکەینەوە پیشانە دەدەم بزان چ گۆشتێکی جوانە بەس من نەزرم کردووە لەسەر خۆم ئەم قوربانیانە هیچی لێ ناخۆم لەبەر ئەوە گۆشتێکی ئەمەngە جوان و ڕێکوپێکە ئێمە توانیمان وەجبەی ڕابرد و سوپاس بۆ خۆی گەورە لە 3 مانگە بیگەێنینە دەستیان ئەمەی ئەتوانین پێم بڵێ نرخی یەک قوتو گۆشتی ئاوا بە دروستکردن و بە لە قوتونان و بەگەشتن بە غەزە نرخی یەک قوتو چەندە تا دەگاتە غەزە ئێمە لە کۆی گشتیە ئەم نرخانەمان بەڕاستی تۆتەڵ کردووە ئێستا پێت بڵێم نازانم بە حەقیقەت بڵێم یەک قوتو چەنە ئەکەوێ بەڵام ئێمە لە کۆی گشتیە سوپاس بۆ خۆی گەورە ساڵی پار لە یەک لە وەجبەکانە وەجبەی یەکەمان 30 تەن بەجارێک ڕۆشت و سوپاس بۆ خۆی گەورە ئێستا 4000 سەر قوربانیمان حازرە کە پشت بە خۆی گەورە هەر لە چاوتروکانێکا و فرسەتێکە ئەمەگەێنە غەزە چونکە غەزاروە نامێنێت تا سەر مامۆستا ئەمڕۆ یەکەم ڤیددیۆ بە ئۆتۆمبیلەکەەوە بەڕێزەوەیت بە شێک لە خەڵکی پێشوی هاتم ئەیان پرسی مامۆستا ئۆتۆمبیلەکەی لێ خوڕیوە حەزی کردو لێ بخوڕیان ترایی پێدا هەر بۆ دڵخۆشی خۆشەویستانمان بوو ئەمن بۆ جاری کەش لە کاتی قوربانیە هەر جارجار ئەو سایارەی کیاوشتەکان لێ ئەخڕم لە ڕووی ئەعلامیەوە هەندێک دیمەن هەیە کاریگەری خۆی هەیە سەسەری هۆلیۆتکە سەیری سینەماکە ئەمن تۆزێک زەوقی فلیم و سینەما و شانۆ و زۆر لەو شتانم بووە کار لەسەر لاواعی مرۆڤەکانەکەن ئێستا ئەعلامی کوردی زۆر جار با من قسەی ئەعلام و بۆ بکەم کە گۆڕانکاری چ گۆڕانکارێک لەسەر تاکی خەڵک دانێ ئاخر شیعرمیشت کە وتمان بیڵێن چییە ببەخشە باخوا بدبەخشێ ببەخشە باخوا پێت بەخشێ دڵی هەژار و نەدار و نازدار و فەقیر و ئالی غەزە خۆشکەن باخوا دڵتان خۆشکە خوا دڵی تۆش خۆشکە